تەماشەمان نێژامێ جارێکەدی بەرەی خۆ بدنە هەڵبژاردنên ئەڵمانی یەن ئەنجومەنە ئەندیماج مەجالس ئەندیماج کۆکە دبێژن بێ جارێک کوردان بە ئاوایەکی بەرچاو تێدەخوا بربژێر کردیا دخوازن پێش ڕۆژە دەبێتتر خزمەتە کوردان بکەن ڕەبەندا کوردی و قولوێ دەرێنە بکاربن زمانی کوردی وەکۆ دبێژن بپارێزن لەگەلک باژار و باژارۆکان کوردان خوا بربژێر کردیا چووەکە سەربخۆ چووەکە لیست قائمەخوا بربژێرکردە نەهاژی بربژێرەکە کورد بناوی عزیزە حسێن ژ باژارێ دیت مۆڵد ئەگەر نەشاش بم بمرەیە خانم عزیزە دەمباش ئەvە دەمەکە ئەو پرۆپاگەندا هەڵبژاردنێ دەست پێ کردیا و هەڵبژاردن سێزدەهێ بێ مهێنە مەها ئەیلونێ یعنی هون وەکە بربژێرن کورد دەست پێکێدا وە چ کردیا دوێفە دەمابووریدەوە چاوە پەیوەندی بڕەبەندا کوردی رەکریا وە چاوە نامێن خۆ گەهاندنەوەن بلێکە دەمباش دەست پێکێ دەستابوورێشتە ڕۆشتەمە شەوانە وەک دەگوتی ئەv بربژێر و ئەم وەک بربژێرە و هەڵبژاردن gelek نزیک بوونا me biriya xwe biriya civata biriya WhatsAppê biriya Facebookê me ev tişt bela kiriye em dîsa dibêjin daxwaza me ji miletê Kurdê Kurdê Timor bibînê roja sêzdê me niha herkeve sindoqê deng danê dengê xwe bidê lîsta flûştînge komûnîkasyon kopê numara yek باشە خانم عزیزە دڤردا ئەتخوازم تژمرە بدێ خویاکردن ڕەبەندا کوردیان هەڵ وڵاتی ئەڵمانیا جالیا کوردی یعنی ئەو چاوە نوێنەرن کورد مێزێن گەلۆ ئامادەنە پشتەبانیاوان بکەنیانجی یعنی بێژن نەمژارێکە گرنگم بێژن یان ئەوجی بخۆشی بە گرنگی سیر دەکەن ڕەبەندا کوردی چ کار جۆرە کردیا دەبێت دەما پرۆپاگەندێ دە دیعایان انتخابیدا بەلێ وەکەمە دیتی و ژمەر هاتی گوتن gelek مەر ئاریکار بوون vî tiştê hanê mesela biriya Facebooka ji me bela kirin biriya mesela bajarê me wek qaxeza çêkir me bi amûda vekir ku mesela miletê me bibînê werê dengê xwe bidê lîsta me belê başa xanim ew bajarê ku tu lê çend berbijêr lê hene murşeh û jmara Kurdan wê dirêj qasa dît mol ev bajarê gozlê dibînim berbijêr em çarin xuşk birayê hevdûna bes wek nizanin ku ez û birayê xwe Mihemed Hüseyn ku em berbijêrin yê ku em yê ku vî tiştî gelek alîkar tênin û ez dibêjim miletê Kurd Goldê Timolê gelek zehfin weke yê ku em çûyî civata wa yê ku me biriya telîfonê bar ştexilîn gelekin هجمارا و از خودین زانم چقاسن بس وکه یکو ما چیکری گلکن باشه نه یکو کرد لوی داره پنابر یکو جالیات نه حساب کردن اگر بخوازن دنگ هر نروجات دنگ دانی هرن دنگ بدن و چاو دنگ خوب بدن یعنی چاونیا ریاد دنگ دانی بچرنگیا بله جارات دیجم گوت کارن بریا مثلا او شخص نکار بدوی روجی دهری دنگ خوب به بريا هذالنا خو بريا براي خو بريا خوشكا خو بكفليني انه هاري دنكي خو بدي بس از مصنامه خويا كرديت مصنامه خويا الماني برا ببن هرسن صندوق دنگ داني يعني اساني باواكي اسان دنگ دانوي بري ببشي قالك حسانيه بس مصنامه الماني برا ببن هرن مركزه بلدي اللي يقول باجاري قوليد مينن يعني هر کەسێک کارێ هەرێ دەنگ و دەیان بەری وەخت موافقە ژەرەتیان بێژن نامە و تشتێ ژەرەتێ چ کەسێکی کورد یەکگۆ ماسنامە ئەڵمانی پێر هەبێت کارێ هەریسە سندوقی دەنگدانی و دەنگی خۆ بدێ لیستا یەک گەلک سپاس ji بۆیە بربژێرە کورد خانم عزیزە حسێن کوتب مەرابووی گەلک سپاس